لە هەرجێک مینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لەبێ خۆشحاڵم ئێوارش گەرما و گەرمتان پێشکەش دەکەم تا دێت مەترسیەکانی توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان زیاد دەکات بەپێی داتاکان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان 1993 حاڵەتی نوێ تۆمار کراوە لەو ژمارەیە هەر ئەمڕۆ 31 کەس گیانی لەدەست داوە بەپێی داتاکانی حکوومەتی عراقیش بێت بۆ ڕۆژی سێمە لەسەر یەکە پارێزگای سلێمانی لە ڕێژەی مردنە یەکەمان لەسەر ئاستی هەموو عراق لەگەڵ نزیکبوونەوە لە وەرزی سەرما قسە و باس لەسەر تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆناکەش دەکرێت بێگومان ئەمە بۆ کوردستانیش ئەم تەشەنەسەندنە دروستە وەک بەرپرسانی ئیداری و تەندروستیش لە هەرێمی کوردستان و تەواوی جیهان ئاماژەی پێ دەکەن خۆپارێزی تا کە مەبەستیان لێ بەکارهێنانی ماسک و نەچوونە شوێنە قەرەباڵغەکانە تاکە شتێکە کە دەتوانێت مرۆڤ لە ڤایرۆسی کۆرۆنا بپارێزێت بە دیوەکەی دیکەیە پرسیارەکە ئەوەیە ئەگەر هاوڵاتی پابند نەبوو بەمەوە چی ڕوودەدات زۆر جار داوای دەستپێکردنەوەی قەدەغی هاتوچۆ دەکرێت ئەم ڤایرۆسە دەبێت لەگەڵی دابگونجێ یاخود سەر لە نوێ لە هەرێمی کوردستان قەدەغی هاتوچۆ دەست پێ بکاتەوە لەگەڵ ئەم بابەتەدا گفتوگۆش لەسەر ئەوە دەکەین کە توێژینەوە نوێیەکان لەباری تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا چیمان پێدەڵێن لە تەوەری یەکەم دکتۆر زانە حەمید پسپۆری ڤایرۆسی کۆرۆنا لە ستۆدیۆ لەگەڵمدایە دکتۆر زانە بەخێر بێت با لە توێژینە نوێیەکانەوە دەست پێ بکەین توێژینەوەکان ئێستا چۆن باس لە ڤایرۆسی کۆرۆناکەن گۆڕانکاری بەسەر هاتووە توێژینەوەکان بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامەکەی بەڕێزێت بێگومان بەڵێ توێژینەوەکان بەردەوامن و بەدۆداچوون بۆ دەرخستنی جۆرە تایبەتەکانی ڤایرۆسی کۆڤید-19 یاخود سارسی تو هەر بەردەوامە تا ئەم لەحزەی ئەتوانین بڵین تاکو ئێستا 7 گروپی تەواو جیاکراوەتەوە کە لە زمانی پۆلێنزانی ڤایرۆسیە هێشتا کۆمەڵێ زاراوە هەیە نەگەیشتونەتە ئەو زاراوانە بەڵام بە حکمی خێرا تەشەنەسەندنی ڤایرۆسەکە و زوو بڵاوبوونەوەی بە جیهانە بۆیە هێشتا کاتی ئەوێ بۆ ئەوەی بە تەواوی ئەم گروپانە لێکجیا بکرێنەوە کە هەریکان حرفێکی تایبەتی یاخود چەند حرفێکی بۆ دانراوە و لە داتابیسی GSA-دا بە وازەحی دیاری کراوە چونکە بە پێی جیاوازی لە نێوان بۆ ماوەمادەی ڤایرۆسەکە کە ئارەنەیەکەیەتی ئەم گروپانە ڕیز ئەبن و ئەم گروپانە بە بەڵگەی بەڕاستی بە بەڵگەی ئەتوانم بڵێم کلینیکیش یاخود کاریگەریەکانیان لەسەر توش بووان دەرکەوتووە کە بەڵێ جۆرە جیاوازەکانمان هەیە و تاکە ئەتوانم بڵێم یەکێ لە بەڵگە هەرە دیارەکان ئەوی توش بوونەوەی کەسی توش بووە بۆیە لەوەی ئێستا کۆمەڵی خەڵک گوێی لەم وتەی ئێمە بێ پێی سەیر بێ بەڵام خەڵکێکی زۆر هەیە بەداخەوە جاری دووەم و تەنان هیوا هەیە جاری سێمیش تووشی ڤایرۆسی کۆرۆنا بۆتەوە کە ئەکرێ ئەم توش بوونەوەیە بە هۆکاری گروپی یاخود جۆری جیاوازی ڤایرۆسەکەەوە سەرچاوی گرت بەڵێ ئەو حەوت جۆر و تایپەت چۆن دابەشکراون ینی خەسەتی تایبەتیان پێدراوە هێشتا ناوەکو باسم کرد هێشتا کە ئەوەی کە پێوترێ کۆمیتەی پۆلێنکردنی ڤایرۆسی نێودەوڵەتی ئەم کۆمیتەیە گروپێکی تایبەتن لە زانایان کە پسپۆڕیان لە پۆلێنزانیە هەیە بەتایبەت لە بواری ڤایرۆلۆجیە ئەمانە بەپێی بۆ ماوەمادەی ڤایرۆسەکە تاکوی ئێستا حاڵەتەکانیان یاخود گروپەکانیان دابش کردووە چونکە هێشتا بەڕاستی توێژینەوەکان ڕاستە بەردەوامن ڕاستە ئەنجامەدرێن بەڵام داتای توێژینەوەکان داتایەکی زۆر سەریعن و پێویستیان بە پێر ڕیڤیو هەیەوە تا دووبارە پێداچوونەوەی ئەم داتایانە و تەنانەت وەرگرتنی هەمان داتا لە کۆمەڵێ سەرچاوی کارکردنی توێژینەوە بۆ نمونە ئەبێ ئەم داتایی کە دروست دەبێت لە شوێنەکە لە بۆ نمونە لە ژاپۆن لە ئەڵمانیش بە هەمان شێوە بێ لە خۆرهاڵاتی ناوەڕاست بە هەمان شێوە بێ لە ئەمریکا بە هەمان شێوە بێ بەو شێوەیە داتاکان کۆ ئەکرێنەوە سەر یەکتر و دواتر بڕیاری ئەم پۆلێنکردنە ئەدرێ بێگومان زیاتر پۆلێنی ڤایرۆس لەسەر ئەساسی بۆ ماوەمادەکەیەتی چونکە زۆرترین گۆڕانکاری بەتایبەتر لە ڤایرۆسی سارسی دوو و بە شێوەیەکی گشتی ڤایرۆسەکانی کە RNA لە بۆ ماوەمادەیانە هەیە ئەمانە زوو خۆیانە گۆڕن ئەم خۆگۆڕینە
وایان لێکە کە ئەتوانین بڵین چۆن لە زمانی گشتیە پێی ئەوترێ شەجەرە ئەوەی کە بۆ نمونە بۆ باو باپیرانیش بەکاردیە چۆن هاتوۆتە خوارەوە بۆ ڤایرۆسیش بە هەمان شێوەیە ئەم ڤایرۆسە چۆن هاتوۆتە خوارەوە لەکوێ خۆی گۆڕیوە بۆیە بەپێی دۆزینەوەی ڤایرۆسەکە لەو شوێنانە و دیاریکردنی بۆ ماوەمادەکەی ئەو گروپ و ئەو پۆلێنانە دیاریەکرێت. باڵێ پێشناماژت بۆ دەکە بە تاوی جیهاندا بڵاو بێتەوە جا حەو پۆلێنەکەش دیاریەکرێت سەرەکەی ینی ئێستاش ماوە بە جیهاندا بڵاو بێتەوە شوێن ماوە کۆرۆنای نەبێت چەنە تۆزە لە بابەتەکە دوورمانە خاتەوە بەس مەبەستمەوە ینی کەواتە کۆرۆنا هەموو جیهانی نەگرتوێتەوە هەموو جیهانی گرتوێتەوە بە دڵنیاییەوە باسەکە باسی ئەوەیە لەبەر ئەوەی هەموو جیهانی گرتەوە بۆیە توانیوێتی تاکوستا حەوت گروپی جیاواز لە ماوەی ئەم دەمانگەیە دروست کات ئەمە هۆکارێکە لە هۆکارەکان بڕاستی چونکە هەتاوەکو ژمارەی توشبووان زیاتر بێ هەتاوەکو ژمارە ئەو کەسانە زیاتر بێ کە ڤایرۆسەکە لەناو جستیانە بۆ ماوەیەکی تا ڕادێک زۆر ئەمێنێتەوە ئەم ڤایرەسە توانای خۆگۆڕینی زیاکە کە توانای خۆگۆڕینیشی زیاد کرد ئەگونجێ جۆرێکی تری تازەی ڤایرۆسەکە دروستکە کە دووبارە کەسانی توشبووی پێش و توشەکاتەوە بەڵێ کە ئەگەر حەوت جۆر بێت بۆم حەوت جۆرە بۆچی نەتوانراوە لە بەرامبەر ئەمەدا چارەسەرێک بدۆزێتەوە با پرسیارەکە ڕوونتر بکەم ینی لە ماوەی ساڵێکدا ڤایرۆسەکە خۆی ئەگونجێنێت ئەین لە ڕووی زانستیەوە بە بابەتێکی دروست بووە باڵێ بێگومان خۆ یەکێک لە سروشتەکانی ینی زۆر سروشتێکی ئاسایی خێزانی کۆڕۆنایە کە توانای بازدانیان هەیە توانایەکی لە ڕادەبەدەری بازدانیان هەیە و توانای یەک شتی تریشان هەیە کە زۆر تایبەتە تەنیا پێم وابێ لە خێزانی کۆڕۆنای ئەویش توانای یەکگرتنەوەیان هەیە لەگەڵ جۆرە جیاوازەکانە یعنی ئەگەر دوو ڤایرۆسی کۆڕۆنایە خو دوو ڤایرۆسی سارسی دوو چوونە ناو یەک نەخۆشەوە چوونە ناو یەک خانەوە ئەتوانرێت ڤایرۆسێکی تری تازە دروست بێ چونکە لە نێوان یەکترا هەر کۆڕۆنایە بڵێ بەڵام لە نێوان یەکترا جینەکانیان ئەگۆڕنەوە جینەکان ئەیەن بە یەکتر ئەو کاتە کۆڕۆنایشتر دروست ئەبێ ئەگونجێ زۆر بەهێزتر بێ زۆر خراپتر بێ و ئەشگونجێ هیچ کاریگەری نەبێ هەردوو ئەگەرەکە هەیە لەبەر ئەوە هەتاوەکو ماوەی بدرێتێ ئەم ڤایرۆسە ناو خەڵکا بمێنێتەوە بێگومان جۆری جیاوازتر دروست دەکەن وەکو باسیشم کرد بەو دوو هۆکاری بازدان و بڵین پارچە گۆڕینەوە یاخۆ دەتوانین بڵین یەکتر تەواوکردن ڤایرۆسی تازە دروستەکەن بەداخەوە بەڵێ لە کوردستانە ئەو توێژنەوەی کە ئاماژە توێدا تا چەندە لە دامەزراوە تەندروستیەکان و ئیدارەی تەندروستیەکانە بە هەنی سوودی لێ وەرگیراوە یاخود بە بەڕۆنتر قسە بکەین خۆشتان لە هەرێمی کوردستان کە پسپۆڕی ئەو بوارن هیچ توێژینەوەتان کردووە؟ بەڵێ تاکو ئێستا ئەوەی ئەو توێژینەوەی کە کراون زیاتر تایبەتن بە هەوڵەکان بۆ بابەتی چارەسەر یاخۆ چۆنێتی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تاکو ئێستا بەڕاستی ئەوەی من ئاگدار من توێژینەوەیکی جددی لە پۆلێنکردنی ئەو ڤایرۆسانی کە لێرە هەن نەکراوە کە ئێمە یەکێکە لە ئاواتەکانمان کە بتوانین بەڕاستی ئەو حاڵەتە ئەنجام بین بەڵام ئەو پۆلێنکردە بەداخەوە پێویستی بە تاقیگەی زۆر پێشکەوتوو هەیە لەو بوارەیە کە ئامێری پێشکەوتووە توانم بڵێم بڕەپارەیەکی زۆریش بۆ ئەوەی بتانی زۆرترین نمونە شی بکەینەوە و ئەم شیکردنەوەانەش بەدڵنیاییەوە ئەمانگەینێتە ئەنجامێک ئەویش ئایا چەند جۆر لەم ڤایرەسە هەیە ئەوەی من ئاگدار بم هێزەکانی ئەمریکا کۆمەڵێ توێژین ینی کۆڵی سەپۆرتی کۆمەڵێ توێژینەوەیان کردووە لەو بابەتەیە کە نمونونەکان نێراون بۆ دەرەوە زۆربیان گروپی جی کە گروپی گشتی ڤایرۆسەکەیە دەرچۆتەوە بەڵام بەدڵنیایەوە ئێمە ڕۆژانە کە بەرکەوتنمان هەیە لەگەڵ سامپڵەکانە و تاقیکردنەوەیان لەسەر ئەەکەین لە کاتی بڵین دەستنیشانکردە ئەبینین کە چەند جۆرێکی جیاواز هەیە چکە هەندێک جۆری کیتمان هەیە ئەتوانێت چەند جۆرێکی جیاواز دیاریکە ینی حتا تەنانەت ئەتوانم بڵێم هەر لە ماوەی ڕابردووە لە ماوەی هەفتەی ڕابردووە زیاد لە 12 تا 15 کەیسی تایبەت هەبووە کە بینیمانە جۆری گشتی ڤایرۆسەکەی پۆزتیڤ بووە بەڵام جۆری کۆڕۆنای دوو یاخود سارسی دوو دەرنەچۆتەوە چونکە لەو شوێنەیە کە کیتەکە دەستنیشانیەکە خۆی گۆڕیوە هەر کاتێک کە ئەم ئەتوانێت خۆی بگۆڕێ ئەو کاتە کیتەکە ناتوانێت ئەو شوێنە بدۆزێتەوە چونکە بۆ نمونە
کیتەکە لە ئەڵمانیا دروست دەکرێت لە کۆریا دروست دەکرێت لە بەریتانیا دروست دەکرێت ئەوان بەپێی پێداویستی خۆیان یاخود بەپێی ئەو جۆرانەی کە بڵاو بوونەتەوە کیتەکەیان دروست کردووە نەوەک بەپێی ئەو جۆرانی کە لە ئێستاە لە ناو خەڵکە نەخۆشی تووشەکەن چکە بێگومان ئەمەش پێویستی کیتەکان نوێ بن بێگومان ئەبێ ئەو کیتانە بەردەوام تازەبوونەوەیان بەسەرابێ بۆ ئەی بتوانێت توانای دەستنیشانکردنیان بەهێز بێ توانای یاخود گرتنی هەموو جۆرە ڤایرۆسە جیاوازەکانی ڤایرۆسی کۆڤید-19 ئەم کێشەی کیتە هەرتەنها لە هەرێمی کوردستان هەیە کە نوێن یا ئاخو بابەتێکی جیهانیە بابەتێکی جیهانیە بێگومان ینی ئەوکو ئەوەنی من ئاگدار بم کیتەکان بە شێوەیەکی وا ئەگەنە هەرێمی کوردستان لە ئێستاە تەنانەتوانم بڵێم لە ماوەی دە ڕۆژ دوو هەفتەیە ئەگاتە هەرێمی کوردستان لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بەریتانیەوە یان شوێنانی ترەوە بۆیە هەمان ئەو کیتەی کە لە وڵاتانە بەکاردێ ئێستا لێرەش بەکارێت بەڵام خێرا خۆگۆڕینی ڤایرۆسەکە بەڕاستی ئەوەنە خێرایە ئەتوانم بڵێم لە مێژوودا وا هەستەکەم خێراترین جۆری خۆگۆڕین و خۆگونجاندن بوو بێ کە لە ماوەیەکی دیاریکراوی نۆمانگی دەمانگیە حەوت گروپی دروست کردووە کە گروپەکان بە تەواوی لە یەکتر جیاوازن لە ڕووی پۆلێنی بۆ ماوەییەوە تەمان نەوەک لە ڕووی بە خێرای خۆی گۆڕ هۆکارەکە ڤایرۆسی کۆرۆنا پێویستی بە ئینزایمی پۆلیمەرەیز هەیە ئەم ئینزایمە دوو جۆرمان هەیە بە شێوەیەکی سەرەکی جۆری DNA پۆلیمەرەیز کە لە مرۆڤ هەیە و لە گیانەوەرە باڵاکانە هەیە تەنانەت لە بەکتریاشە هەر ئەوە هەیە جۆرێکە توانای پێداچوونەوەی ئیشەکانی خۆی هەیە چونکە ئینزایمی پۆلیمەرەیز ئیشی بەس بریتە لە کۆپیکردن کۆپی بۆ ماوەمادە ئەکا بەڵام بەداخەوە لە ڤایرۆسەکانە کە زۆر سەرەتایین ڤایرۆسەکان بەتایبەت ئەو ڤایرۆسانەی کە RNA پۆلیمەرەیزی RNA پۆلیمەرەیز ئەم ئینزایمێکی ئەتوانم بڵێم زۆر تەمەڵە تااقەتی پێداچوونەوەی ئیشەکانی خۆی نیە کاتێک کە کۆپی ئەکا ئەگەر غەڵەتیشکە هەڵەیەک بکە لە کۆپیکردنەکەیە جۆی نایەتێ بە دوایە ناچێتەوە و چاکی ناکاتەوە بەڵام بە پێچەوانەوە ئینزایمی DNA پۆلیمەرەیز ئەم بە تەواوی ئەو شوێنانی خۆی کە غەڵەتی کردو چاکێکاتەوە لەبەر ئەوە هەر کاتێک کە لە ناو خانەیە ڤایرۆسەکە ئەچێتە ناو خانەی مرۆڤەوە و لەوێت دەست بەسەر تەواوی خانەیە ئەگرێ لەو کاتەیە پۆلیمەرەیزی RNA ڤایرۆسەکە دەسەکات بە کۆپیکردن لە کاتی کۆپیکردنەکەیە کۆمەڵی پێویستە کات بۆ کۆپیکردن ئەتوانم بڵێم بەپێی جۆرەکانی خێزانی کۆرۆنا لە نێوان 18 ساعت بۆ چەند ڕۆژێک ئەم پرۆسەیە بەردەوامە بێ کاتێک کە ڤایرۆسەکە ئەچێتە ناو لەشەوە سەرەتا لە ڕێی وەرگرەکەوە ئەچێتە ناو خانەوە دواتر ینی یەک سوڕی تەواوی کۆپیکردنەوەی خۆی و دەرکردنی بۆ نمونە یەک ڤایرۆس ئەڕوا بە ملیارەها ڤایرۆس دێتەوە دەرەوە کۆپیکردنەکە ئەوەنە زۆرە ئەتوانم بڵێم من شوبهاندومە بە ئامێری ستێنسڵ کە پێشتر هەبوو زۆر بە خێرایی کۆپی پەڕەکانەکە لە چاو ئامێری ئیسنساخی ئەتیادیە ئامێری کۆپیەری ئەتیادیە بۆیە ئەم زۆر بە سەریعی ڤایرۆسەکان دروست دەکاتەوە کۆپیان نەکاتەوە لەبەر هەمان ڤایرۆس کە چۆتە ناو خانەوە لەو حاڵەتەیە بڵین هەڵەکە لەو کاتانەیە ڕوئەیە ئەو هەڵەیە لەو کاتانەیە ڕۆداوە و ئەو ڤایرۆسانی کە دێنە دەرەوە زۆر جار گۆڕانکاری گەورەیان بەسەر هاتووە زۆر باشە دکتۆر جگەر لە ڤایرۆسی کۆرۆنا هیچ ڤایرۆسێکی دیکەمان هەیە RNA بێەوە ئاوا مەترسیدار بێت بەڵێ بێگومان ڤایرۆسی ئینفلۆنزا کە تەواوی دنیا بەردەوام ساڵانە پەتای ئینفلۆنزا بڵاو ئەبێتەوە ئەویش جۆرێکە لەو ڤایرۆسانەی کە بۆ ماوەمادەکەی RNA تەنانەت بۆ ماوەمادەی ڤایرۆسی ئینفلۆنزا پارچەشە پێکاتۆ لە 8 پارچە و ئەو توانای گۆڕینەوەی پارچەکانی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک لە کۆرۆناش زیاترە چونکە کۆرۆنا یەک شریتی RNA بەڵام ئینفلۆنزا 8 شریتە لەناو کرۆکی ڤایرۆسەکەیە کۆبۆتەوە واتوانن ئەوان بۆیە ئێستا گەرەبینین ژمارەی ئێچەکان و ئێنەکان بەردەوام لە زیادبوونایە
تاوەکو ئێستا 16H و بە دیاریکراوی 9N هەیە کە یەکتر ئەگۆڕنەوە و تەسەوەرەکەین کە H1N زیاتریش دروست بێت. ئەمانە دوو پرۆتینن، جینی دوو پرۆتینن کە پێیان دەڵێت هیماگلوتینین لەگەڵ نیورامینیدەیز. ئەم دوو پرۆتینە لەسەر ڕووی ڤایرۆسی ئینفلوەنزان، هەروەکو چۆن ڤایرۆسی کۆڕۆنا ڕووەکەی کۆمەڵێ دەرچوون هەیە کە پێیان دەوترێت دڕکەکان. ئەم دڕکانە پێیان دەوترێت سپایک و هەرمان ئەگەر وەریگەڕی بۆ زمانی کوردی ئەم سپایکە یعنی دڕک وەکو دڕک وایە. ئەمانە پرۆتینن و زۆرترین گۆڕانکاری لەو پرۆتینانەیە دروستە بێ کە لە بەشی دەرەوەی ڤایرۆسەکانن، بە تایبەت ڤایرۆسەکانی RNA. بەڵێ دکتۆر زانا، حاڵەتێکی دیکە هەیە لە ڤایرۆسی کۆڕۆنایە لە ڤایرۆسەکانی دیکەدا هەبووە، بۆ نمونە بە تەدریجی وردە بەرزە بێتەوە لە زۆنێکا بوونە لە شارێکە لە هەرێمە لە وڵاتێکا بێت وردە بەرزە بێتەوە، خاڵێکی هەیە دێتە خوارە و دوایی وردە بەرزە بێتەوە. ڕاستە ئەنی لە ڕووی زانستیەوە بۆ ڤایرۆسی کۆڕۆنا هەیە یا بۆ ڤایرۆسەکانی دیکەش هەروە بەس کە ئێستا دنیا بەرەو کۆڕۆنا ڕوا ئێمە هەممان تەرکیزمان لەسەر کۆڕۆناوا بووە. ڕاستە بێگومان هەر ڤایرۆسێک هەر خێزانێکی ڤایرۆسەکان ئەتوانم بڵم شێوازێکی تایبەتی بڵاوبوونەوە و دروستکردنی پەتا و تەنانەت دروستکردنی نەخۆشی تاکیشی هەیە بۆ نمونە. ئەگەر ئێمە قسە لەسەر کۆڕۆنا بکەین، کۆڕۆنا لە خێزانی کۆڕۆنایە ئێمە 4 گروپی گەورەمان هەیە کە ئەلفا و بێتا و دەلتا و گامان. ئەم گروپانە هەرێکیان بە هەزاران ڤایرۆسی تر لە خۆگرێ کە پۆلێن کراون، یعنی تازەترین پۆلێنی ساڵی 2017 هی کۆڕۆنا کە کۆڕۆناش خۆی سەر بە ئۆردەرێکی گەورەترە کە پێوترێ نیدۆڤیرالیس، یعنی ئەمانە پۆلێن کراون. تەنیا ئۆردەری نیدۆڤیرالیس تا ساڵی 2017 4500 و پێم وابێ 57 جۆری ڤایرۆسی هەبووە، یعنی ئەمانە بەردەوام لە زیادبوونان. ڤایرۆسی کۆڕۆنا ئەم سیفەتانی کە هەیەی ئەم وەکۆڵی شێوازی بڵاوبوونەوە و ئەو زیاتر وەکو باسمان کرد ئەوەسێتە تەنیا سەر بۆ ماوەمادەکەی. ڕاستە لە گروپەکانی ترە بۆ ماوەمادەکەیان تا ڕادەیەکی زۆر لێکچوون هەیە، بەڵام لە چەند شوێنێکا زۆر جیاوازن. دکتۆر ئەگەر باسێکی هەرێمی کوردستان بکەین بە پێ و داتایی لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێدا 793 کەس لە ئەمڕۆدا تووشی کۆڕۆنا بووە، 31 کەس گیانی لەدەستداوە، هەڵە نەبوو زۆرترینیان لە سلێمانی بووە، مەرکەزی سلێمانی 13 کەسی بەرکەوتووە. پرسیارەکە وێ ینی کوردستان کەوتوتە قۆناغێکی مەترسیداری ڤایرۆسی کۆڕۆناوە؟ بەڵێ ئەتوانم بڵێم بەڵێ بەداخەوە لە هەفتەی ڕابردووەوە بەرزبوونەوەیکی بەرچاوی ڤایرۆسەکە بەدی ئەکرێ و من ینی ئەمڕۆ کە ئەمڕۆ لە تاقیگە بووم لە سەرچنار، یعنی بەڕاستی پۆزتیڤەکانمان ئەوەنە زۆر بوون نەما نەزانی چیان لێکەین، ینی تەنانەت گومان دروستەکە لە هەندێک حاڵەتە. بۆیە یعنی تۆ تەسەور ناکەی بۆ نمونە لە 180 کیسەکانت پۆزتیڤ بێ، دوایش بە ناچاری کە ئەڕۆی بە دوایی سەرچاوی ئەم سامپڵانەیە ئەبینی کە ئەم سامپڵانە لە ناو شارەوە هاتوون و بەفعلی داتای جدین و ئەمە پێویستی بە هەڵوێستە لە سەرکردنە و هۆکارزانی ئەم حاڵەتە بۆ ماوەی چەند جارێک لە هەڵقشانی یەکەمە تا ڕادەیەکی زۆر باش کۆنتترۆل کرا، بەڵام لە هەڵقشانی دووەم و سێیەم کە ئەمەیان ئەتوانم بڵێم ئەبێتە چوارەم، چونکە بەڕاستی تا ماوەیەک لەمەوبەر تا ینی دەڕۆژێک لەمەوبەر دۆخەکە تا ڕادەیەک جێگیر بوو، تا ڕادەیەک ناڵێن بە تاوی بەس تا ڕادەیەک جێگیر بوو، بەڵام ئێستا ئەبینین لەپڕ بازیاوەتەوە. ئەم بازدانە بەداخەوە زۆربوونی بریتە لە زۆربوونی ژمارەی توشبوون، زۆربوونی ژمارەی توشبوون تاکو ئەم لەحزەیەش لە 170 بۆ 80یان بێنیشانن، تەنیا لە 120 بۆ 30یان نیشانەیارن. ئەم نیشانەیارانە حاڵەتی توندیان بەداخەوەتیەکەوێ، وەکو ئەی بینین ئێستا کە زۆر ئەبێ ژمارەی نیشانەدارەکان زۆر ئەبێ، بێگومان نەک بەتەنیا بەداخەوە نەخۆش و بەتەمەن و ئەوانەی کە بەرگریان لاوازە، بەڵکو گەنجەکانیش زۆر جار، چونکە ئەم ڤایرۆسە بەداخەوە گەرەنتی نییە بە هیچ شێوەیەک، یعنی ئەتوانم بڵێم هیچ کەسێک ناتوانێت زەمانەتی خۆی بکە ئەگەر باری تەندروستی هەرچ جۆرێک بێ. بۆیە ئێمە بە چاوی خۆمان بینیمانە کەسانێکە بوون کە باری تەندروستیان زۆر ناجێگیر بووە، سواس بۆخوا باش بوونەتەوە، بەڵام کۆمەڵە کەس کە
لە تەمەنی زۆر لاویە و باری تەندروستی زۆر جێگیر بووە بەڵام بەداخەوە گیانی لەدەستداوە لەبەر ئەوە بەڕاستی ئەمە جێی هەڵوێستە لەسەرکردنەوە من ئەمەوێت لێرەوە ئەوە بڵێم کە چارەسەرەکەشی زۆر قورس نییە یعنی با باسی دەرمان و ڤاکسین و شتیوان نەکەین لە ڕاستیان من هەر خۆم لە خێزانی کۆرۆنایە کۆمەڵێ ئەزمونم هەیە کە لە ساڵی 1940ەکانەوە ئێمە لە کۆمەڵێ ڤایرۆسە ڤاکسینمان هەیە تاکو ئەم لەحزەیە نەیتوانیەوە ڤایرۆسەکە کۆنتڕۆڵکە لەبەر ئەوە بەتەمای ئەو شتانە نەبین نەچارەسەر نەڤاکسین ئەوەی گرنگە تاکپارێزی و خودپارێزیە کە بەتەنیا منەوە تا ماسەکەم لێرەیە جەنابەت ئەیبینی لەبەر ئەوەی نێوانی من و تۆ زیاتر لە 2 مەترە زۆر ئاسایە ئەگەر جەنابەت توش بووبی من ناترسم چونکە دڵنیام ڤایرۆسەکە ناگاتە من ئەم بە چیە گاتە تۆ دەڕێگەی هەناسەوەیە یاخود دەوەی کە جاران ئاماژەتان پێدەداوی پسپۆر لە ڕێگەی پشمین و کۆڵکە و ئەو بابەتان یاخودی گۆڕاو بۆ هەناسەش هەناسە نەخێر هێشتا ڤایرۆسی کۆڕۆنا هیچ بەڵگەیەکی نەتوێژینەوە نە سەلمێنرا و لەسەری نییە کە بتوانێت بە هەوایە بڵاو بێتەوە و ئێمە لای خۆمانەوە چەند جارێک هەندێک تاقیکردنەوەی سەرەتاییمان کردووە ئەو حاڵەتەمان نەبینیوە کە بگوازرێتەوە بۆیە تەنیا لە ڕێگەی دەنگکۆڵەی تفیەوە بڵین یاخود ئەوەی کە لە کاتی پشمینا دەرەچێ ئەوەی لە کاتی کۆکەیە دەرەچێ لەو حاڵەتەیە زیاتر بڵاوە بێتەوە بۆیە کردنی ماسک لە کاتی نزیکیە زەمانەتی ئەو حاڵەتەشەکە و بە دڵنیاییەوە من گەرانتیە دەم کە توشبوون کەمەکاتەوە. بەڵێ دکتۆر جاربەجار باس لەوە ژەکرێ کە قەدەغی هاتوچۆ دەست پێ بکاتەوە بەتایبەت لە هەرێمی کوردستانە ئەو کاریگەریە بێت لەسەر کۆنتڕۆڵکردنیە و ڤایرۆسە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک بەڵام وەکو بینین ڤایرۆسەکە لە ناو گەڕەکەکان و ماڵەکانمانایە یعنی ئەم بابەتە تازە هاتوینەتە ناو حاڵەتی کۆنتڕۆڵکردنەوە لە کۆنتڕۆڵکردنە ڤایرۆسەکە کەوتوتە ناو بۆ نمونە شارەکەمانەوە ئەبێ خۆپارێزی بگیرێ ڕاستە کەمکردنەوەی جۆڵە بێگومان ئەگەری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کەمەکاتەوە بەڵام ئەتوانم بڵێم قەدەغی هاتوچۆ چارەسەر نییە لە ئێستاە ئەتوانم ئەو قسەیە بکەم چونکە ئێمە ناشزانین کەی کۆتاییە و ناتوانین بە شێوەی لە شێوەکان ژیان بوەستێنین ئێمە ڕێکاری ئاسانترمان هەیە یعنی ئەگەر بێت و ئەمەی کە ئێمە باسی یەکەین پاراستنی مەودای 2 مەتر و کردنی بەستنی دەمامک لە شوێنە گشتی و قەرەباڵغەکان کە مەوداکە بۆ مەترێک نزیکە بێتەوە بە دڵنیایەوە زەمانەتی هەموو شتێکەکە و ئەتوانرێت لە تاکپارێزیەوە بکرێ بە گشت پارێزی وەکو کەرەنتینەی گشتی لێت بەڕاستی بەڵام بەداخەوە ئێمە بینین کە خۆمان قسە لەگەڵ دۆستان و هاوڕێیان و نزیکانیشمانە ئاکەین ئەبینین کە بەشێکی زۆریان هێشتا ئەتوانم بڵێم هێشتا بە شێوک لە شێوەکان متمانەی بەدۆخەکە نییە بە شێوک لە شێوەکان ئەڵێ زۆر باشە بابەتەکە ڤایرۆسەکە ناگوازرێتەوە زاناتۆ هەرچەنە باز لە نیشانەکان ناکەیت بەڵام ئەم هەیە ئەوش لێ بپرسم ینی ئێستا بەرەوەرزێکی نوێ ئەڕۆین بەرەوەرزی پاییز ئەڕۆین ڤایرۆسی کۆڕۆناکە لەگەڵ پەتاوەرزیەکانیشا زۆر جار تێکەڵە بێت چونکە وەک خۆتان ئاماژەی پێدەن هەر یەک خێزان و بەڵام میکانیزمی گەشایان جیاوازە پرسیارەکە وەیە ینی هاوڵاتی چۆن کۆڕۆنا لە ڤایرۆسێکی ئاسایی لە پەتایەکی ئاسایی جیا بکاتەوە بەڵێ ئەگەر بەڕاستی تاکە هۆکار بۆ جیاکردنەوەی ڤایرۆسەکان تەنیا پشکنینە بەڵام ئەگەر باسی یەک دوو نیشانەی زۆر دیار بکەین بۆ نمونە بە حکمی ئەزمموی ئەم چەند مانگە ئەتوانم بڵێم بابەتی کۆڕۆنا ئەگەر بە تەنیا بێ تەڕی لەگەڵانیە ئیفرازاتی لەگەڵانیە ئەوەی تێبینیمان کردووە بەڵام حاڵەتەکانی تر ئەنیش بە پشمەی وشکە کۆکەی وشکە بەڵە پشمەی ئەتوانم بڵم هەر لەگەڵانیە زیاتر کۆکەیەکی نەرمە و زیاتر بە تا دەست پێەکە ئەوەی تێ پرسیارمان کردبێ لە نەخۆشەکان زۆربیان هەر بە تا دەستی پێکردووە و دواتر تەشەنوجات یعنی ئازاری جەستە و ئازاری سەر زیاتر دەست پێەکە ئەوە بەپی ئەزمموی من کە پرسیارم لە نەخۆشەکان کردووە بەڵام پەتاکانی تر دیارە ینی بە لوتەڕبوون و بە حاڵەتەکانی تر دەست پێ دکتۆر زانام هەیە دوایین شت لێ پرسمەویش چارەسەرە زۆر جار لە ڕێگەی میدیاکانەوە بەرپرسانی تەندروستیڵەن شوێنمان نەماوە لە نەخۆشخانەکان ئەمە ژوای لە هاوڵاتی کردووە
لە ڕێگەی دەرمانخانەکانەوە نیشانەکانی خۆیان بە دەرمانخانەکان بڵێن ئەوان دەرمانیان بۆ ئەنووسن بۆ ئەو شێوازی نەخۆشی یاخود ئەو پەتایی کە هەیەە لە ڕووی تەندروستی و لە ڕووی خۆپارێزی بەرامبەر ڤایرۆسی کۆڕۆنا ئەمە کارێکی تەندروستە؟ ئەتوانم بڵێم بابەتی دەرمان نووسین بەڕاستی تەنیا پزیشکی پسپۆڕ ئەتوانێت بینووسێت چونکە هەروکوە زانین کە باری تەندروستی ئەو کەسە تایبەتە لە کاتێکا تووشی کۆڕۆنا بووە ئەگەری ئەوەی هێشتی تریشی هەبێ بۆیە ئەبێت دکتۆر ئەم دەرمانانی بۆ بنووسێ ئەنج بەکاری بێنێ بەکارهێنانی دەرمان بەڕاستی لە خۆوە شتێکی باش نێەوە لە خۆوە نایانی ورتر قسە بکەیانی کەسێک ئەچێتە لای دەرمانخانەیەک لێو نیشانەکانی خۆی پێ ئەڵێ جا کۆڕۆنا بیار کۆڕۆنا نەبێ ئەمە بابەتی تەندروستە لەم کاتە لەگەڵ کۆڕۆنا هاوڵاتی بیکە هەرە بگەڕێتەوە سۆڕی نەخۆشیەکان بەڵێ ئەزانی بۆ چونکە ئێمە زۆر بەڵگەمان هەیە کە ئەوانەی کە بەداخەوە بەو شێوەی مامەڵەیان کردو بەشێکی زۆریان زۆر ماندوو بوون یعنی چونکە پەتای کۆڕۆنا لە هەر قۆناغێکی توشبوونی ئەم نەخۆشیەیە حاڵەتێکی تایبەتی چارەسەرکردن هەیە کە پزیشکی پسپۆڕ ئەزانێ ئەم چارەسەرە چۆنە لەبەر ئەوە بۆن منەجاری وا هەیە کە ئەم نەخۆشە گەیشتۆتە ماوەی بۆن منە 10 ڕۆژ بەڵام هێشتا نەچۆتە لای پزیشک یاخۆت متابعی خۆی ناکە کاتێک گەزانێت کە هەناسەی تونگە بێ ئەمە بەڕاستی حاڵەتێکی زۆر مەترسیدارە و هەندێشتی تریشەیە گشتین بۆ منە ڤیتامینەکان کە بەرگری بەرزەکەنەوە ئەمانە پێم وایە ناسنە بابەتی دەرمانەوە دەرمانەکان زیاتر ئەوانن کە تایبەت بۆ قۆناغێکی دیاریکراوی نەخۆشیەکە لە ڕێی پزیشکی پسپۆڕەوە بەکارێت زۆر باشە دکتۆر زانا حەمید پسپۆڕی ڤایرۆسی کۆڕۆنا سواز کە لە گەرما و گەرم لەگەڵ سواز بۆ هێوەش دەستان خۆش ناوبڕێکی کورد وەرەگرین و تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە ڤایرۆسی کۆڕۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆڕۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵخ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان.
جارێکی تر سلااوان لەبێ خۆشەویستان ئەمڕۆ فەرماندێکی سەربازی ئەمریکا ڕایگەیاندووە کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو ئامانجی سەرەکی هەیە. یەکەمیان لە ناوبردننی تیرۆر و هەڕەشەکانی تیرۆرەوە بە تایبەت کە مەترسی لەسەر ئەمریکا هەیە، دووەمیان پاراستنی دەریاوانی وێدەگی نەوتە لە ناوچەکەدا. ئەمریکا ئامانجەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشوو کردوتەوە یاخود تەنها بیر لە تێپەڕاندنی مەترسیەکان دەکاتەوە بە پرسیاری سەرەکیە کە لێدوانی جەنەرال کینس ماکینزی وەک فەرماندەیەکی دیاری سەربازی ئەمریکا وروژاندوێتی. لێدوانی ئەم فەرماندەیە کاریگەری لەسەر پرۆژەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ یاد نا. پرۆژەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم تێڕوانینە لە خۆیدا جێگە دەکاتەوە و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە مانگی داهاتوو هەڵبژاردننی سەرۆکایەتی بۆ ئەمریکا دەکرێت. ئایا لە ناو ئەجێندا و بەرنامەی سەرۆکی داهاتووی ئەمریکادا چۆن دەڕوانرێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە تەوەری دۆمدا گفتوگۆ لەسەر پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. بەڕێز چیا شەوکەت وەکو مامۆستای زانکۆ لە ستودیۆکانی هەولێر لەگەڵمدایە. بەڕێز شەوکەت دیوارە و باش با لەوە دەست پێ بکەین لە لێدوانی فەرماندە سەربازەکەی ئەمریکاوە. ئەمریکا ئاماژەکانی یاخود پرۆژەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بچوو کردوتەوە بەم لێدوانە یاخود دەیەوێت بربەست و قورسایەکان تێپەڕێنێ بەمە. شەوی بەڕێزیشتان باش، شەوی بینەرانی خۆشەویستیش باش. سەبارەت بەو وتەبێژەی سوپای ئەمریکا ئەوەی دیارە ئەو وتەبێژانەی سوپای ئەمریکا بۆ خۆیان قسەی خۆیان دەکەن، بەڵام مەرجنی ئەمریکا پێڕۆی ئەو قسانی ئەوان بکات. ئەوان لە واقعی خۆیانەوە قسە دەکەن، بەڵام سیاست لە واشنتۆنەوە دەست پێ دەکات. بە تایبەتی هەمومان دەزانین ترەمپ خاوەنی کۆمەڵێک بڕیارە کە دەری دەکات لە چاوەڕوانکراوەکان نییە. بە پێچەوانەی ئۆباما زۆر بە ڕاشکاوانە باسی دەکرد، پرسی بە ڕاوێژکارەکانی دەکرد و بە وەزیرەکان هەر قسەکانی ئەوانیشی ئەکردە بڕیار. بەڵام ترامپ بووە نییە. بینیمان بۆ نمونە جۆن بۆڵتن کە وەزیری بەرگری ئەمریکا بوو، بە پێچەوانەی ترەمپەوە بیری دەکردەوە لە بۆشانەوەیان لە سووریا، بەڵام ترەمپ گوێی بە قسەکانی ئەو نەدا و لە سووریا ئەوەی کردی کرد. بەڵێ ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بە قسەی ئەویشی نەکرد. ئەو تا ناچار بوو وازی هێنا لە پۆستەکەی. هەروەها ئەگاگاردار بن تیلەرسەن کە وەزیری دەرەوەی ئەمریکا بوو، ئەویش هەر ناکۆک بوو لەگەڵ ترامپە، چکە لە دانیشتەکانیانە لە کاتی ڕاوێژکردنا شتێکە وتراو بڕیارەکانی ترامپ شەیۆشکەی وەرەگرت یا ئاقارێکەکەی وەرەگرت. جێگیرە سیاسەتی ئەمریکا لە ئەوڵەوە تا ئەمڕۆ هەر جێگیر بووە بە یەک مەبەست وەوە یەک ئامانج و یەک دروشم، ئەویش بریتێ لە بەرگریکردن و پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا، نەک تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس لە هەر شوێنێک بێ لە دنیادا ئەوەندەی بتوانێت. ئەمریکا دەرسی خۆی وەرگرتووە لە وڵاتێکی وەکو ڤێتنام کە نەیتوانی سیاسەتەکانی خۆی بێتە سەر، ناچار پاشەکشەی کرد. و ئەمریکا بەڕاستیەکەی قسە بکەین جێگەی متمانە نییە. هەر وەختێ بەرژەوەندەکانی پێچەوانەی ئەو خواستانەی تر بوو کە لایەنەکانی تر هەیە. ئەمە دیمان کارەساتی ساڵی 1975 و پشتێکردنی ئەمریکا لە شۆڕشی کورد و وەشمان لەبەر چاوە لە 1992 کە ئەمریکا بۆ خۆی هانی کوردیدا ڕاپەڕین کە دژی نظامی سەدام حوسێن، بەڵام لە کاتێکا کە سەدام هاتەوە پەلاماری کوردستانیدا ئەمریکا سەری دەکرد وە ڕووداوی تریش هەر لەو بابەتانە هەر بووە. ئەوان لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خۆیانەوە سیرەکەن. سیر کە ئەگەر ئەوەی نزیکە لە ڕۆژاوای کوردستان، ئەوان ویستیان ئەمریکەکان ویستیان هەژمونی خۆیان لەو ناوە بچەسپێنن، بەڵام هاتنە ناوەی رووسیا بەهێزەوە و بوونی ئێرانەکان لەوێ و بجگەلەوەی کە داعش و بێجگەلەوەی کە ئەوانەی کە پیانەوترێ ئەو پۆزیسیۆنی چەکداری سووری کە هەمویان سەر بە تقریبان ئیستاتوانی بڵێن سەر بە تورکیان و دیاریشە کە نێرێ بۆ لیبیا و نێرێ بۆ ئازربایجان و ناکۆرنەگەڕەباخ و ئەو شوێنانە. بەڵام ئەوەی کە وای لە ترامپ کرد پاشگەز بێتەوە لەوەی هەموو سپاکەی لە سووریا بکێشێتەوە، هەمومان دەزانین، ئەمریکەکانیش دەزانن بیرکردنەوەی ترامپ لەسەر بابەتێکی بازرگانیە.
زیاتر سیاستەکەی لە بازرگانیێتەوە بە پرینسیپی مەبدەئی قازانج و زەرەر قسە دەکات کەویستی هەموو سوپاکەی بکێشێتەوە ڕاوێژکارەکانی زانیانەوە خراپە بۆ ئەمریکا و بۆ پێگەی ئەمریکا و بۆ شوێنی ئەمریکا بەوە قەناعەتیان پێکرد کە بۆریێن ئەو چاڵە نەوتەکانی ڕۆژاوای کوردستان بپارێزێ بۆ بەرژەوەندی ئەمریکا تەنها ئەوە هێشتەوە ئەگینا بڕیاری دابوو هەموو سوپاکەی بکێشێتە دووەوە ئەو گۆڕانکاریانەی کە لە سیاسەتی ئەمریکا ڕوودەدا زۆربەی بۆ ترساندنە بە سەراحەتتر قسە بکەین ئەمریکا گەر بێوێ ئەو ڕژەمەی کە ئیستا لە ئێران هەیە بێوێ زەربەی گەورەی لێبدایە زەبری گەورەی لێبدا دەتوانێت هیچ نەبێت ئەوانەی کە پیانان ئۆپۆزیسیۆن پارەی وچەکی باشیان بداتێ ئەتوانن ئێران هیلاکەن بەس ئەو دەیەوێ ئێرانێکی زەعیف لاواز بەڵام دەوڵەتانی خەلیج دەوڵەتانی عەربی پێ بترسێنێ جاران باوا بوو کە حرب دەبوو یاخود جەنگێک دەبوو چەک دەفرۆشرا ئێستا جەنگ دروست دەکەن بۆەوەی چەک بفرۆشن ئەوانی کە ئەمریکا دەیکا لە ناوچەکە زۆر باشە بەڕێزەکانی خۆیکانی مەترسی تێکەوت بە شێوە گشتەکە ئاماژە بۆ دیانی پرۆژەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکەوتنی بەدەستێناوە و تۆ بە دووفاقی ئەم قسەی لێکدایەوە لە نێوان ئەم فەرماندە سەربازی و سیاسەتەکانی دۆناڵد ترامپدا بەڵێ ئەبێ ئەومان بیر نەچێ ئێستا ئێمە نزیکن لە هەڵبژاردنەکانی ئەمریکاوە ترامپ ئێوێ هەندێک شت بکات هەندێک هەنگاو بنێ کە پارسەنگی بەلای خۆیان بکشێتەوە خۆتان بینیتان لە دیبیتەکە سەرکەوتو نەبوو بەرامبەر جۆ بایدن نەیتوانی بەرەنگاری بێتەوە هەتا لە پرۆتۆکۆل لای دەدا لە قسەکردنەکانیە مەجای نادا بە جۆ بایدن قسەی خۆی بکات ئەوە زۆر کاریگەریکی خراپی هەبووە گەر ڕۆژنامەکانی نیویۆرک و واشنگتۆن پۆست و ئەوانی کەش بخێنیتەوە حتا CNN بۆ خۆی باسی ئەوەی کرد کە ترامپ سەرکەوتو نەبوو لەو دیبیتەوە ئێستا دیبیتێکی کە چاوەڕوانی دەکات دەیەوێت شتێ بێنێتە پێشەوە شتێک دروست بکات بۆ ئەوەی سەرنجی خەڵق بەلای خۆیان ڕابکێشێ هەتا من گومانم هەیە لە مەسلەی نەخۆشیەکەی ئەمە هەمومان نەزانین کۆرۆنا بۆ تەمەنێکی وەکۆ 73 ساڵە ئاسان نییەوە بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ بێتەوە سەر ناو مەدانەکە و خۆی نمایش بکات من پێم وایە ئەوەش جۆرێکە لە سیناریۆ بۆ ڕاکێشانی سۆزی خەڵق بەلای خۆیدا و گەر بینی بێتان ئەم ڕۆهینێکی کرد ڕێکلامێ کرد بۆ 2 دەرمان لە وەکو تاجیرێک قسەی دەکرد یاری ئەم 2 دەرمانە وایە وا چاکە وا باشە و بەڵام مەبەستەکەی منەوە بوو ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکەوتوو بووە لەو پلانانەی کە دایناوە یاخودنا لە هەندێکیا بڵێ سەرکەوتوو بووە بۆ نمونە ئەو سعودی ترسان تۆقانی و تێمە پۆلیس نین محافظەی ئێوە بکەین نزیکەی تریلیۆنێک دۆلاری لێسەنن وەکو سەرانەوە بوو بردیەوە لە ئەمریکا فەخری پێوە کردەوە من بە سەفەرێک چوومەوە نەم پارە بۆ ئێوە پەیدا کرد ئەمانەی هەیە دوو لە عێراق لە ڕاستیە لە داگیرکردنی عێراقا بە وا بڵێن بە پێقەراری UN کە هەموو سوپایە بچێت هەر وڵاتێکە و داگیرکارە شکستی هێنا سەرکەوتو نەبوو و ئامانجەکانی خۆی بەدی نەهێنا دەیتوانی بە شێوەیەکە ئێستا لە ئێستادا زۆر لە سیاسەکانی ئەمریکا دان بەوەدا دەنێن کە داگیرکردنی عێراق بەو شێوەیە هەڵەیەکی گەورە بوو دەبواە سەدامیان بێشتایەتەوە لەسەر حکم بەلاوازی بۆ ئەوەی هەم ئێرانی پێ بترسێنن هەم دۆلی خەلیجی پێ بترسێنن هەم بتوانن سیلاح بە هەمان بفرۆشن ئەگەر بێتەوە لە یادی جەنابەت دیاخە و بینەران لە ئەمریکا چەند کەسێک هەن کە سیاست دادەڕێژن لە پشت داڕشنەکانی سیاستەوە نێکیان لەوانە برنارد لیویس لە خێزانێکی جوولەکە گەورە بووە کەسێکی بەتەمەنە و دکتۆرای هەیە لە تاریخی ئیسلامیە کاتی خۆشی هەتا وای و نیشانەدا کە معجیبە بە ینی پەیڕەوی ئیسلامی وشتیوە بەڵام لە نەتیجا دەرکەو هەمووی پێچەوانە بۆ قسەکانی ئەو یەکێک بوو لەوانەی کە لە سەرەتا بۆ ڕوخاندنی عێراق زۆر تەرجیعی ئەمریکای دەکرد بەڵام لە دوایە پەشیمان بووە پاشگەز بوو لەو قسەیە ئیدەی و دەبواە ئێمە هەرێمی کوردستان پێش ئەگەر باس لە دوو ئیدارەکە بکەین چ لە سەردەمی باراک ئۆباما لە سەردەمی دۆناڵد ترامپیشتا پرسیارەکە بە ئەوە بێ لە سەردەمی کامیاندا
ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیری بەخۆی و بینی بوو. من پێم وایە لە سەردەمی ئۆباما باشتر بوو لە سەردەمی ئەمە. ئۆباما سیاسەتی زۆر ڕوون بوو، ئاشکرا بوو، دیار بوو چی ئێوە مەبەستی چییە. هەرچی ترامپ هەیە سیاسەتی ئاشکرا نییە، گۆڕانی بەسەرادی، ینی هیچ گوێی ناداتێ لە شەو ڕۆژێکا گۆڕان بەسەر سیاست یاوێ و بڕارێکی پێچوانەی بڕارەکانی پێشووی دەربکە، پاشگەزبوونەوەشی هەیە، ئەوانەمان لە ترامپ بینیوە. بەڵام ئەمریکا کە ئیستا ئیش دەکات لەسەر ئەوەیە وەکو لە ئەوڵەوتم بەرژێوەندەکانی لەکووا بێ ئەو لە یارێکی خۆی دەکات. ئەو بەرژەوەندی هەبێت لەگەڵ عێراقا بمێنێتەوە لێرە با بڵێن سەربازگەیدا بنێ ئەی هێڵێتەوە لە سعودیە بێوێ. ئێستا بۆچی لەگەڵ تورکیا ئەوە تورکیا نزیکە ئەمریکا وەکو کوڕێکی لاسار سەیری تورکیا کات، نازیشی هەڵدەگرێت بەڵام ناشەوێت زەعیفی بکات، چکۆ لەو لاوە رووسیا لە بەردەمیایەتی ئەو خەمی ئەوەیەتی نەک تورکیا کارێ بکات لە حلفی ناتۆ بچێتە دەرەوە و لەگەڵ پەیمانیەک ببەسێ لەگەڵ رووسیا لەبەر بەرژەوەندەکانی خۆی ئەو هەردەی هێڵێتەوە بۆ زوربەی لە سەردەمی کامیان بێشەتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە سەردەمی ئۆباما سەقامگیرتر بوو. ئەگەر بە بەراورد بیکەی ئەوەی ئۆباما دڵە ڕاوکەی دروست نەکردبوو لە زوربەی وڵاتەکان، بەڵام سیاسەتی ترامپ لە ڕاوکەی دروست کردووە. یعنی کەس ناتوانێت بزانێت سبەینێ ئەو کابرا چه هەنگایەگەنێت چه بڕیارێگەدا، بەڵام ئەوانەی ئۆباما دیار بوو بە ڕاوێژکارەکانی و بە وەزیرەکانی قسەی لەگەڵ دەکردن و لەگەڵ بڕیارەکانی بەیەکەوە، ینی با بڵین ئەو بڕیارانەی ئۆباما هەمووی ڕنگدانەوەی ڕاوێژکار و وەزیرەکان بوو، بەڵام ئەمانەی ترامپ هەمووی بڕیارەکان بۆ خۆی دەگەڕێتەوە تاکڕەویتیاکە لەوە بەپێ ئەو دەسەڵاتی دەستوری ئەمریکی پێداوە ئەوە دەوا بڕێوە. بەڵێ بۆ 4 ساڵی داهاتوو ینی ئەمریکا یاخو سەرۆکی نوێی ئەمریکا چۆن دەڕوانێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەگەر دۆناڵد ترامپ بێتەوە بە سەرۆت هەمان ئەم ستایل و تایمی و ئیدارەدانە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود گۆڕانکاری بەسەردایەوە بۆ جۆ بایدنیش ئەمە ڕاستە بێت گۆڕانکاری دروستە بێت یان نا؟ پێم وایە ترامپ لەسەر سیاسەتی خۆی بەردەوام دەبێت ئەگەر گۆڕانش ببێ گۆڕانەکان بچووکن، گەورە نابن، زەق نابن، کاریگەری گەورەیان نابێت. بەڵام ئەگەر جۆ بایدن بێت بە دڵنیاییەوە ئەم سیاسەتەی ترامپ ناکات بۆ جیاوازتر ئەبێ لەو و پەیڕەوی سیاسەتێکەکات کە گۆڕانکاری لە ناوچەکەدا دروست دەکات. ئەومان بیر نەچێ ڕۆژنامەکانی ئەمریکاش دەنووسن لەسەر ئەو مۆزوعە کە سیاسەتی ئەمریکا بۆ داهاتوو بریتە لە دابشکردنی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆ نمونە باسی عێراق دەکەن نەبێ بە 3 بەش، باسی سعودیە کە نەبێ بە 5 بەش، باسی سووریاکەن ئەبێ بە 3 بەشەوە، باسی لیبیا دەکەن، باسی یەمەن دەکەن. ئەو شتانە پێم وایە ئەو دابشکردنە یەکێکیان خاڵی یەکەمی خاڵی سەرەکی تۆقاندنی ئەو وڵاتانەیە. دووهەم ئەگەر پەیڕەوی بکەن لە ئایندەیەکی دوورە ئەوە پەیڕەو دەکەن، کاتێک ئەو سیاسەتە پەیڕەو دەکەن کە لەگەڵ سیاسەتی بەرژەوەندەکانی ئەمریکا بگونجێ، ئەگەر نا خۆیان تووشی زەلکاوی شەڕ و دەستێوەردان و داگیرکردن و ئەسکەرتاریا بێنە پێشەوە ئەمریکا ئەو لەوە ئەزمونێکی تاڵی هەیە هەم لە عێراق و هەم لە شوێنی تریش لەبەرەوە نایە دیسان جارێکیکە تاقی بکاتەوە. دەسەواژێکی کلاسیکی هەیە لەسەر دموکرات و کۆماریەکان، دەوتە کۆماریەکان لە سیاسەتی دەرەوە لە کاروباری دەرەوەی وڵاتدا بەهێزترێکن و دیموکراتەکان لە ناوخۆدا بەهێزن. ئەمە بۆ ئایندە شەر هەمان شێوە دەبێت؟ ئەوەی زانراوە لەبارەی کۆماریەکان و لەبارەی دیموکراتەکانەوە زوربەی شەڕەکان جەنگەکان کە ئەمریکا هەڵی گرسانووە لە سەردەمی کۆماریەکانە بووە، یعنی سەرۆکی ئەمریکا لە کۆماریەکان بووە. دیموکراتەکان زۆر کەمتر کەوتونەتە ئەوەوە. ئەگەر بێت و دیموکراتەکان بێنە سەر حکم لە ئەمریکا بڵین جو بایدن وەری بگرێ بە دڵنیاییەوە سیاسەتی گشتیشیان دەگۆڕێ و هی ناوخۆش دەگۆڕێت. ئەو سیاسەتانەی کە لە ئەمریکا ئیستا حالیان ترامپ پەیڕەوی دەکات
زۆربەی بەلای بابەتە بازرگانیەکانان دەشکێتەوە کێشەی ئەو لەگەڵ چین وڵاتی چین کێشەکە ئەوەندەی بازرگانی ئەوەندە سیاسی نییە هەروەها لەگەڵ وڵاتەکانی ترە بەڵام هەرچی جۆ بایدنە کەوەکو سیاسەتی دیموکراتەکان بەکاربێنێت سیاسەتێکی ئەهۆنترە هێدیترە هێمنترە و دەیەوێت زۆربەی شتەکانی بە ڕێگەی دیبلۆماسی و لە ڕێگەی ئاشتیەوە با بڵێن خۆی تووشی شەڕ و جێژا و ئاژاوە نەکە بەڵام ئەوە معنای ئەوە نییە شل دەبێت بەرامبەر بەنە حەزەکانیان یان بەرامبەر بە نەیارەکانیان چکە سیاسەتی ئەمریکا بۆ دیموکراتەکانیش و بۆ کۆمارەکانیش لەوا جێگیرە کە دەیانەوێت ئەمریکا هەروە بە زاڵبووی بمێنێ و هێزی یەکەم بێ لەسەر ڕووی دنیا کەسانی کە نەتوانن بەرەو ڕووی ببنەوە ئەوەی کە خۆیان ویستیشیان بیکەن بەپێی ئەو تواناییکە هەیەە لەبەرەوە ئەو سیاسەتەی گشتەکەیان وکو خۆی دەمێنێتەوە وەڵام سیاسەتە لاوکیەکان گۆڕانی بەسەرادێ بۆ ئێران لەوانەیە جۆ بایدن سەرجارێکی کە ئەو ئیتیفاقی نەوەویە باڵێنی ئەتۆمیەکە لەگەڵ ئێرانە من وای بۆ دەچم دووبارەی دەکاتەوە و لەگەڵ یان ڕێکەوتنەکات بەڕێزێت چیا شەوکەت مامۆستای زانکۆ سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بووی ئێوەش خواتان لەگەڵ